بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت پەروەردە لە دۆڕیانی قەیراندا تەوەری باسوخواسی ئەمجارەی دیوی دووەمە بۆ قسەکردن لەسەر ئەمەش لە سۆدیۆی هەولێری پایتەخت بەڕێز کاک ئایدین معروف ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لە پەرلەمانی کوردستان لەگەڵمانە، هەروەها لە ستۆدیۆی سلەیمانی مامۆستا بەرهەم مستەفا ئەندامی سکرتاریەتی یەشەتی مامۆستایانی کوردستان و مامۆستا عەبدولخالق ماوەتی ئەندامی لقی سلەیمانی یەشەتی مامۆستانی کوردستان لەگەڵمانە. سوپاسان دەکەم. مامۆستا بەرهەمبا لە بەڕێستەوە دەست پێ بکەم لە مانجی ئابی ڕابردوو ئەگەر بە هەڵەدا نەچوو بم یەشەتی مامۆستایانی کوردستان تا یەکی نۆ مۆڵەتیدا بە حکوومەت تا بەدەم کۆمەڵە داوا و خواستی مامۆستایانی کوردستانەوە بێن. ئەمڕۆ ئێمە لە 15 نۆداین 15 ڕۆژ تێپەڕیەوە بەسەر ئەو مۆڵەتێکی ئێوەدا بووتان بە حکوومەت و جیهاتی معنی چیتان دەست بەڵێ سەرەتا سوپاس بۆ بەرنامەکەی بەڕێزت بۆ بەخێراتنیار دومیوانەکەی ترەکەم و سڵاو و ڕێزمێ بۆ سەرجەم مامۆسایانی خۆڕاگر. بێگومانە و تاریخی جەنابێ باسکرد 11 هەش بوو ئێمە یاداشتێکمان بە کۆی دەنگ وەکو سکرتارەتی یەکێتی مامۆسایان کە هەموو ڕەنگە جیاوازەکان بوو یا بە حکوومەتی هەرێم بەو نیەتەی کە حکوومەت وەڵامێکی هەبێ بۆمان دیارە لە 5 خاڵا خۆی بینی بۆوانێ بە دەرلەوەی کە باسمان لە مامۆسای گرێبەست و وانەبێژ و بۆ مامۆسای خانەنشین کرد بوو. خاڵی ئەساسی لە ڕاستیدا قسەی ئێمە لەسەر پێداچوونەوە بە خشتەی پاشەکەوتی موچە تامان یەکی نۆمان دیاری کرد بۆ حکومی لەو کاتیا 21 ڕۆژ مۆڵەت مابوو کە داومانە حکومەت، بەڵام لە ڕاستیدا حکومەت هەروەک پیشەی هەمیشەیی حکومەتێکی بێمنەت بێخەم هیچ وەڵامێکی بۆ ئێمە نەبوو. دیارە ئێمە کە ئەو یاداشتەمان ناوە بە حکومەت نیەتی ئێمە ئەوەیە خەمی پرۆسی پەروەردەمانە خۆ ئەزانی ئەگەر حکومەت وەڵام نەیاتۆ لە دوای ئەوە چیە گوزارێت باش لەو ڕاستی ئاگەین و ئەزانین چکارە ساتێک بەسەر پرۆسی پەروەردە و ژیان و بژێوی مامۆسایە، بەڵام بە هەر حاڵ وەڵامی نەدراوە. لەم نێوەندەدا ژمارەیەک لە ئەندامانی سکرتارەتی یەکێتی مامۆسایان سەردانی بارزانیان کرد بۆ شوێنی نیشتەجێبوونی خۆی. دیارە لە چاوپێکەوتنەکە هەرچەند من لەو سەردانەدا ئامادە نەبووم و نەچووم، بەڵام هاوڕێیانم چوون دیارە بەڵێنی ئەوەی پێدا بوو کە سەفەرێکی لە ڕێدا و گەڕایەوانە ئەم ئیشە بۆ مامۆسایانەکە. دوجارەوە بارزانی گەڕایەوە بۆ هەرێمی کوردستان و ئێستا لە ڕاستی داتوانین بڵێن بە شێوەیەک لە شێوەکان تۆپەکە لە ساحەی ئەودایە چ بەڵێنێک بۆ مامۆستا جێبەجێ دەکات چکە پێی وتبوو ئەگەر نەتوانم مامۆسایان لە لیستی پاشەکەوتی موچە دەرکەم یاخود هەموو حەقەکانیان بۆ بجێڕمەوە دەکرێت مافێکیان بۆ بجێڕمەوە کە لە ڕاستیدا لەگەڵ بژێویدا بگوجێ. هەرچەندە من لە ڕاستیدا کاتی خۆشی پێم وایە ئەمە بەزانینی مؤسساتەکانی وڵات یعنی ئیشی یەکێتی مامۆسایان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە بەداخەوە کە حکومەتی هەرێمیش لە ڕاستیدا وجودی نیە، بەڵام ئێمە لە دۆخێکان کە لە ڕاستیدا بێ بۆ مامۆستا لە هەر کوێ شتێکە بوو بڕین قسەی لەسەر بکەین و بڕین دەستکەوتێ بەدیبین. هەتا ئەم ساتۆختی کە من بۆ بەڕێز و بۆ مامۆسایانی بەڕێز قساکەم بەرزانی وەڵامێکی نەبووە و ئێمە لە چاوەڕوانی ئەو وەڵامە دەین خۆ ئەگەر وەڵامەکە نەبێت دیارە هەنگاوی دووەم و سێمان هەیە کە گربوونەوەیە دواتر بایکۆتی هۆڵەکانی خوێندنە ئەمانە هیوادارین ڕوونەدا، بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ینی کاک شۆڕش ئێمە هەمیشە لەم حکومەتە کاری باشمان چاوەڕێ نەکردو، ینی ئەو کاتێک کە مامۆستا لەو 2 ساڵی ڕابردوودا پێشەوەی قەیرانەکە دیارە دروست بێت کە ژیان و گوزەرانی باش بوو هۆکارەکەی چی بوو؟ خۆ ئازایەتی ئەمانە نەبوو چکە ئەمانە پیاوی دەوڵەتداری نین، ئەمانە کەسا حکومەت دەبن بەڕێوە کۆمەڵە کۆمپانیای خۆیانە بۆ مەساڵحی خۆیان دانیشتون. بیرمان نەچێت ئێمە وازیان لێ نایانین، ئێمە پیانەڵێن حکومەتی هەرێمی کوردستان و توخوا ئیشمان بۆ بکەن و مامۆستا ئەوە حاڵەکەی تێنجینە لە ڕاستیە ئەمانە نوێنەراتی کۆمەڵە کۆمپانیاکەن بۆ مەسلحەتی خۆیان بیپارێزن. خۆ لە کاتی خۆشە کە ژیانمان باش بوومان ناوماڵمان گۆڕی سیارەمان گۆڕی نوعی لە بوژانەوە لە بنەی تەحتی کوردستان ڕوویا و لە ژیان و گوزەرانی ڕووە پارەکە لە بەغاوە هەولە سایە حەڤەیە بوو، یعنی ئەگەر بیدەن بە منیش لە سایە حەڤەکە دوو هەرێمی کوردستان بەڕێوە بەم و زۆر بەڕێک و پێچش کەواتە کاتێک ئەم لە سایە حەڤە بڕاو سەرۆشی حکومەت سیستەمی ئابووری کە سیستەمێکی سەربەخۆیە و ئیعلانی کرد کە ئێمە هەموو ئیترەگەل لەسەر پێی خۆمان بۆسین پێویستمان بە بەغانیە ئەمە بازی و سیستەمە ئابووریین کە سەرۆشی حکومەت نێچیروان بارزانی ڕایگەیان کە ئەو باجەکەیماندا و بینیمان نەک نەماتوانی لەسەر پێی خۆمان بوەسین بەڵکو میلەتی برسی کرد مامۆسای برسی کرد فەرمانبەرانی هێناوەتە هاوار ئەمە ئەو دۆخەیە کە ئێستا ئەمە تایە گوزەرین لە ڕاستیدا ئێستا ئێمە کە کاتی قسەکەن ئێستا منم پەیامانی من نازانانی ئاراسی حکومەتی کەم ئاراسی چی بکەن ینی لە ڕاستیدا تۆ کاک شۆڕش حکومەتێک 3 مانگ جارێک کۆبێتەوە ئەبێت تۆ چۆن ئاگاو لە دۆخی هاوڵاتیانی خۆبێ ینی قسەکە لەسەر ئەمەیە ئەگەر بیرمان نەچێت لە یەکەم ڕۆژی جەژن بوو ئەبزانم مامۆستا عەبدولخالق حکومەت دەڵێ ئێمە تێدەگەین لە ژیانی هاوڵاتیان لە ڕاستیدا تێناگەی خۆ دیوەکەی تری ڕاستە
لە ڕاستیدا ئەگەر تۆ لە ژیانی هاوڵاتیەکانی خۆ بگەشتیتایە دەبواە کۆ ببیتە تۆ کە سێ مانگ جارە کۆ نەبییتەوەە چۆن لە دۆخی هاوڵاتەکانی خۆ زۆر چاکە زۆر چاک کاتە حکوومەت دەزانێت ئەگەر بەدەن خواستی مامۆستایانەوە نێ چی ڕوودەدات لەگەڵ ئەوەی کە دەزانێت چی ڕوودەدا بەڵام حکوومەت وەکو مامۆستا باسی کرد حکوومەتێکی پێشوێ و هەرفوها لاموبالاتە بەڕێزت تەفسیری ئەم لاموبالاتی حکوومەت بەچی دەکەی بۆچی دەگەڕێنیەوە هەم لاموبالاتی و بێباشی حکوومەت بەنای خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ جەنابتان بۆ میوانە بەڕێزەکان دیارە بە تەئکید ئەگەر کاتێک حکوومەتێک و دەسەڵاتێک و پیاوانێک کە توانای دەوڵەتداریان لە هەرێمدا هەبێ و خەڵکانێک و حیزبێک و لایەنێک ئەگەر بیەوێ بژێوی هاوڵاتی قوتی هاوڵاتی گیرفانی هاوڵاتی مەبەست بێ نەک گیرفانی خەڵک و حیزب و ئەندامان و خەڵکی خۆی ئەو کات بە تەئکید ئاگدارە بەوەی کە بەڵێ کە کاتێک بە سیستەمی پاشەکەوتانەچێت کە کاتێک هاوڵاتەکانی فەرمانبەرانی و مامۆستایان بەم شێوەیە کە ئێستا ژیانیان ئەگوزارێت کە بەداخەوە لە دۆخێکی زۆر ناهەمواران ئەو کات ئێمە ئەبێ بە جددی تێبگەین نەخێر هیچ هاوارێک بۆم حکوومەتە نایێنین چونکە ئەم حکوومەتە و باوکێک مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیان ناکە ئەوەی ئێمە لێمان بینیوە لێمان بیستووە بەس مامەڵەیەکی تەندروست لەگەڵ خەڵکی حیزبی و تەنزیمی خۆیەکە کە من بە معلومات وەلامە کە چۆن پیاچوونەوە بە موچە تەنزیم و حیزبەکانی خۆیانکە بەڵام بەداخەوە لە ناوسلکی مامۆستا مەبەستە نەخێر نەسلکی خۆی ئەو خەڵکی کە ئامادەیە نەجمە و خەتی بۆ وەربگرێ و راپۆرتی بۆ بنووسێ و چۆن ڕێی دەستی خۆیەتی ئەو خەڵکانە ئەڵێن ئەو چینەی کە مامۆستایە چینی فەرمانبەرانی تر ئەو چینەن کە بەژمێنەتن و بە تاکید دەبێ ئەم چینەیە ئاوری لێ بدرێتەوە کاک شۆڕژ ئێمە هەر بەڕێزت باسی لێوە دەکەی کە دەشێت پێداچوونەوە کرابێ بە موچەکەی چینی ئاسایش و پێشمەرگەیە کە ئاسایشی من عرضکەم من سەریحتر بڵێم ئەو چینە حیزبەیە کە لە ناوچەکانە داوامەکەن ئەو چینە حیزبەیە کە لە لقەکانی حیزبەکانە داوامەکەن ئەو چینە حیزبەیە کە هیچ شادەیەکی نییە بە حەقی خۆی نەچێتە ئەو شوێنە هەر ئەوەندەی راپۆرتێکی ماگانەی بۆ ئەنووسێ و سیخوڕی بەسەر فڵان و فیسارەوە ئەکاو ئەڵێ مامۆستایان ئەمەیان کردو فەرمانبەران ئەوەیان کردو دەستی حیزبە پێداچوونەوە بە موچەکان ناکرێ کە بە معلومات لەمانە هەیە 500,000 هەیە 300,000 ببڕاوەتەوە بە 6,000 بە 6,000 وان نزیکی 500,000ەکان کردوتە بۆی بەڕاستی بتوانانی ئیشی خۆیان بڕۆ قسەکە لەوەیە ئەم دەسەڵاتە بە هیچ شێوەیە خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی نییە ئێمە کاک شۆڕژ ئەگەر خۆمان ئیعلامیان سیر بکەین وەر هاوڵاتێکی ئەم هەرێمە سەردانی هەر وڵاتێکی کردبێ یعنی تۆ لە دووەلی ئەوروپیەوە بیگرێ لە ئەمریکا و دووەلی خلیجیشەوە بیگرێ یعنی ئەقلیمیش لە دەوروبەری هەرێمی کوردستان کە کاتێک سەردانەکەی سەرێکی ڕۆژ بە ڕۆژ نەک ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ ڕۆژ بە ڕۆژ خطابی ئەنجومەنی وەزیران سەرۆک وەزیران خطابی ڕئیسی جمهور نووسراوە ئەڵێن لە ماوەی حکومداری خۆمانە ئێمە کە ئەوەنە حکوممان کرد بۆ نمونە ئەوەنە خەدەماتمانە بێ ئەوەنە خزمەتگوزاریمانە بێ موچەی هاوڵاتیان والیەکەین تا ڕۆژ بە ڕۆژ مدەی ئەم حکومەتداری ئەم دەوڵەتانە فراوانتر بێ و درێژتر بێ خزمەتکردنی هاوڵاتیانی پێوەیە بەداخەوە لە وڵاتی ئەمە ڕۆژ بە ڕۆژ تا ئەم دەسەڵاتە و ئەم دەسەڵاتی کە بە هیچ شێوەیە لە خەمی هاوڵاتیانێت تا ڕۆژ بە ڕۆژ تەمەنی درێژ بێ ئەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەمەناکەن تەمەنی کورد ببێ و یعنی چۆن دەڵێ بە دوعای خەڵکی خۆمان بێ بە تەمەن کورتی کۆتایی پێ بێ و نەجاتی بێ بەڕاستی چۆ هیچ ماهیەتێکی نییە و هیچ خزمەتێکی نییە بۆ هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانە من نامەوێت خەڵک بگرێنین و نامانەوێت وەکو لە بەرنامەیەکی ترا برادێک لە برادرانی ئەملا کە بە پشکێکی سەرەکیان هەیە لە مواقعەکە لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ ئەو کاکە ئەوە فێرن خەڵک گرێن کاک خەڵک ناگرێن من یەک نمونەتان پێڵم کاک شۆڕژ وەڵڵا ئەو لە مۆبایلەکەماتیایەتی مامۆستا خۆی لەوانەیە ئاگای بەبێ پرسیژە قسەم کرد یەک نامم بۆ نووسیوە بۆ ڕاپرسی بۆ چۆن دەڵێ بۆ هەنێ پێشنیار و تێبینی بۆ خزمەت بەرنامەکەی جەنابەت يعني زۆر بە ئەسەفەوە زۆر بە بێتاقەتەوە والله نووسیوێتی لە مامۆستا گیان من هیچ ناڵم پیاوێ زۆر عەزیم زۆر يعني بە معنای کەلیمە دڵسۆزی پەروەردە مامۆستایە ناوەکەی پارێزراوە لە ئەم بەڕێزەش مامۆستا بەرهەم لەوانەیە بیناسی ئەڵێ والله مامۆستا چوومەتەوە ماڵی خەزورم کە لەوانە پێشی ناخۆش بێ ساو قسەیەکەم بەس لە نامەکەیان نووسیوێت ئەڵێ خوا شایەتە ئەبێت چوارم ڕۆژی جەژنیش تاو ببێت چکە پارەی نەقوشم پێ نەبوو بیکڕم بۆی کە بینەم بە میوانەکانم زۆر تێحەنیە يعني ئەم مامۆستا بەڕێزەی کە ئەمڕۆ حەوت سەرنشینیان لە سارەکە تیاچوو ئەمە نییە یعنی خەڵک بگرێت ئەمە واقع ئەم میلەتەیە ئەمەیە کە ئەم دەسەڵاتدارە سمون بکمون عميون کەڕ و کوێر و لاغڵە لە ئاسە مشتەکانە یەک نامەی نووسیوە بۆ کابرای دوکاندار کە محەممەد عەزیزی ناوە کابرای دوکاندار نووسیوێتی من بەم ڕوع موچەیە ناتوانم ئەو پارێت دەمێ ئەو قەرزانە دەمێت کە ئەو وردەواڵی جەژنم پێدامی کردو زۆر داوای لە بڕنەکەم خەجاڵەتی تۆم لێم بۆستە و چاوەڕێم کە نامەکە گەیشتۆتە دەست دوکاندار ئەم پیاوە بە
بە خێزانی خۆی و بە چەند سەرنشینێکەوە چوو لە دواترا دوکاندارەکەش نامەکەی بڵاو کردوەوە کە بڵێ واقعی شتێکی ئاوای یعنی قسەکەمان لەوەی کاکشۆژ بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بە تایبەت هەردوو حیزب و ئەو دیو دێگەڵ و ئەم دیو دێگەڵەش نەهامەتی ئەم کوردستانە لە ئەستوی هەردووشیانە زۆر باشە بۆیە ئەبێ بەجددی پرۆسی پەروەردەوە خەمی پەروەردە یەکێکە لەو خەمانێکە بێ بەجددی بەدەمیەوە بچین و ئەوەی جەنابیشت فەرمووت بە تەئکید ئەگەر ئاوڕ لەوە نەدرێتەوە ئەم سیستەمی پاشەکەوتە چارەسەر بکرێ زۆر دڵنیانەکەینەوە کە بایکۆتی داوامەکرێ و خۆپیشاندانە زۆر باشە و هەموو ڕێگاکانی تر لەبەر زۆر باشە با بچم بۆ لای بەڕێز کاک ئایدین معروف ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە پەرلەمانی کوردستان کاک ئایدن گوێ لە میوانە بەڕێزەکانمانە هەردوو بەڕێز متتەفقن لەسەر ئەوەی کە ئەم حکوومەت و ئەم دەسەڵاتی ئێمە هەمانە بێموبالاتەوە لە خەمی گشتی و لە خەمی خەڵک دانیە بەڕێزت کە مەفروض وایە وەک ئەندام پەرلەمانێک مراقببی بەسەر حکوومەت و دەسەڵاتی کوردی ئەم وێنایە و ئەم ڕوئیەت بۆ ئەدای حکوومەت و دەسەڵاتی کوردی بە تایبەتی لە هەمبەر پرسی پەروەردە پێڕاست و پێدروستە؟ پێشێکی زۆر سوپاسان دەکەین زۆر سوپاس بۆ میوانە بەڕێزەکان و هەروە ڕێز و سەلاوشمەیە بۆ بینەران و بیسەرانی کانالی پەیام بەڵێ وا دیارە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کە ئەو قەیرانە داراییە کە کاریگەری زۆری لەسەر هاوڵاتی و بەتابەتیش لەسەر مامۆستایان و فەرمانبەران دروست کردووە من لێرەدا وەکو ئەندام پەرلەمانی کوردستان وەکو ئەندامی لوژنەی پەروەردە و خوێندنی باڵا وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان منیش کە پشتوانی لە قسەکانی ئەم دوو برادرە و بەڕێزانە ئەەکەم کە تاکو ئێستا حکوومەت وایە دەسەڵاتی سیاسی هەرێم وەکو پێویست هەنڵەستە بەکارەکانی خۆی بۆ دامینکردنی موچە و معاش بۆ هاوڵاتیان و بۆ فەرمانبەران و بە تایبەتیش بۆ مامۆستا بەڕێزەکان لەبەرەوەی مامۆستا کە شەریحەتی گرنگە و کە پیشەیەکی زۆر مقدسە کە دەبێت هەموو لایەکمان بە حکوومەتیشەوە بە پەرلەمانیشەوە کە پشتوانی لەم شەریحەیە بکەن لەبەرەوەی کە ئەمانە کە ئەم شەریحە فاکتەرێکی ئەساسە بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی خوێندن و بەرەو پێشبردننی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە کە ئەو ئەزمە سیاسەیە کە لە هەرێمی کوردستان هەیە کە ڕێگنەکەوتنی لایەنە سیاسەکان و دروستکردنی تاوفقەکی سیاسی کە ئەمە لایەنە سیاسەکانەوە کە تاکو ئێستا ڕێک نەکەوتنی ئەم لایەنە سیاسیانە ئەمەش بوویتە کاریگەریی خراپ لەسەر بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستانە لایشترەوە کە ئێستا هەموو لایەکمان ئەزانین کە ئەم قەیرانیە دارایی و ئەو ئەزمە مالێکە لە هەرێمی کوردستانەیە ئەمەش ڕاستەوخۆ کاریگەریی خراپی دروست کردووە لەسەر مامۆستایانی بەڕێز مامۆستایانی ئازیەکان کە ئەمانە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولیەتی یەکەمە و لە پیسراوی یەکەمە دەبێت بۆ دابینکردنی موچەی ئەم بەڕێزانە چکە ئەمە بەو مانای نییە کە ئێستا لە هەرێم نائستیقراری سیاسی و قەیرانی دارایی و ویا گرفتەکانی تر هەیە کە بەو مانەش نییە کە ئێمە نابێت کە ئیتیمامی بە داواکاری مامۆستایەکان نەدێت لەبەرەوەی وتم کە مامۆستا بە دەرەجە یەکەم دواتر فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش لایەنە سیاسەکان کە لە ناوانش کە ئەم دوو حزبە سەرچیانە کە پێگەی سیاسیانێ لە ناو حکوومەتە دەبێت ئەوان لێ پسراوی مەسئولیەتی یەکەم دەبێت دابینکردنی موچەی مامۆستایان بێت وایە پشتیوانیکردنیان لە داواکاری لەو داواکاریانە کە مامۆستایان هەیە کە ئەم داواکارێکی زۆر طبیعی و سروشتێ ئێمە وەکو لژدەی پەروەردە و وەکو پەروەردە و خوێندی باڵاش لە پەرلەمانی کوردستان ئێمە بەدواتچوون و کە فشاریشمان دروست کردووە ڕۆژانە کە ئێمە لە سەقەتین لەگەر مامۆستا بەڕێزەکان و لەگەر لێپسراوەکان ئەو لێپسانەوە کە لەلاو بەتایبەتی وەزارەتی پەروەردە و ئەو وەزارەتەکان مختصم بە پرۆسەی پەروەردە و پرۆسەی خوێندندا لە هەرێمی کوردستاندا. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا بەرهەم
بۆچی هەر لەم سەرەتایەوە تەپڵی جەنگ لە دژی پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان دەکوتن بۆچ هەر لە ئێستاوە بێگومان بە پێچوانەوە ئێمە ئەمە جەنگ نییە لە دژی بەڵێ پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان بێگومان جەنگێکی دەرونی زۆر ڕاستە بێگومان قسەی ئێمە ئەم جارە زۆر جیاوازترە ئێمە هەر لە پشووی ئەوەی کە پێی دەڵێن پشووی هاوینە ئێمە کارمان لەسەر ئەوە کردو پرۆژەمان ناوە بە حکومەت کە ئەم سیستەمی پاشەکەوتە دەبێ بەم شێوە بێت لە سادە بۆ لە سایە 40 بێ لە سایە دەبێت لە سایە 20 بێ بۆ ئیلا آخری دوای ئەوە ئێمە لە بەیاننامەکانمانە لە یادداشتەکانمانە یاوەکو مامۆسایەک بە دەر لە یەکێتی مامۆسایانیش خەممانەوە بۆ کە بە حکومەتی هەرێممان وتووە کاکە پرۆسەی پەروەردە لە قەیرانایە پرۆسەی پەروەردە لەوەدایە کە فەشەل بێنێ کە سێکتەری پەروەردەش فەشەلێنە هەموو پایەکانی تر هەرەزێنێ بەدوایە ئێمە بەڵام هەر لە هەرێمی کوردستان هەر پرۆسەی خوێندن و هەر پەروەردە لە قەیراندا نییە قەیران سەرتاپای هەرێمی کوردستانی گرتوتەوە بۆچی ئێوە لەناو هەموواندا چوزانم بە شێوازێکی زۆر جیاوازتر لەوانەی تریانی ئێمە ناڕازاتەکانی خۆتان دەردەبڕن بەڵێ ئێمە ڕەنگە خەڵک زۆر ئاگای لەو بابەتە بێ ئێمە داوامان نەکردووە ژیان و بژێوی ئێمە بگەڕێتەوە ئەو کاتێ پێشووتر کە بۆ نمونە مامۆسایەک ملیۆنە دیناری وەرگر ئەوە وەرگێتەوە ئێمە نەمانوتوەوە ئێمە تێبینی ئەوەس ئەشمان کردووە بەڵام وتومانە لەگەڵ ژیان و گوزەرانە بگونجێ بەڵام ئەگەر ئێمە باز لە قەیرانی دارایی بکەین و قەیرانی دارایی چێ دروستی کردو خۆ من دروستم نەکردووە ئەمانە خۆیان ینی قەیرانەکە قەیرانێکی سیاسیە و لە پێناو مەساڵحی خۆیانە ئەم بابەتە دروست کراوە ئێمە وەکو یەکێتی مامۆسایان ناوەنیت وەکو مامۆسای ناڕازی ناوەنەی وەکو کۆی مامۆسانی ناوەنێت ئێمە داواکاری سەرەکیمان ئەمە بابەتی ڕاستکەمەوە ینی لە کەناڵەکانە ئەیبینم کە گوایە ئێمە کێشەی ئێمە کێشەی موچەی مانگی حەوتە ئەگەر قەرار بێت دوو بەیانی موچەی مانگی حەوت بە ئەمە کێشەمانەوە نییە مامۆسا چێ موچەکەی وەرگێت و ناشێتەوە بۆ دەوام ئەبێ ئێمە پێداچوونەوە بکرێ بە سیستەمی پاشەکەوتی موچەیە پێمان وایە ئەمە ستەمێکە لە مامۆسا کراوە ینی قسەی ئێمە لەسەر ئەمە زۆر جار ڕاگەیانەکان بەداخەوە بە ئاراسێکی جیاوازیان کاکە ینی تموحی ئێمە موچەی مانگی لەوانەیە لەوە سەرچاوی گربێ کە لە ڕابردوشدا کۆمەڵی خواستی ئاوهاتان هەبوو بەڵام کە موچەیە ئەم ساڵ زۆر جیاوازە پاشگەز بوونەتەوە پاشگەش نەبووینەتەوە بۆچی لەبەرەوەی پار ساڵ 6 هەفتە دەوامی مابوو ئێمە ناومان نا ساڵی ڕزگارکردنی خوێندن بەو نیەتەوە چوینەوە بەڵام ئەم ساڵ نامانەوێ ببینە قوربانی ئەم ساڵ نامانێ ببینە قوربانی سیاسەتێکی ئابووری شکست خواردوو کە هەمومان پێوی ئەناڵێنن من زۆر جا لە پێجی تایبەتی خۆمان بابەتانە بڵاوەکەمەوە ینی ئەگەر مامۆسا تۆزێ جورئەتی هەبێ لە خۆمەوە ئەو مامۆسایانێسەکە گوێیان لێمانە ئەبێ سفرەی خاڵی گیرفانی بەتاڵی ئەم جەژنیان بیر نەچێتەوە و ئەبێ حکومەت بێن بە چۆکە ئەمەش چۆن نەکرێت ئەمەش بە کۆدەنجی ئەکرێت ئەبێ گیرفانی خۆمان ژیان و بژێوی ماڵ و مناڵمان لەسەر و داوای حیزبەوە بینین من ئەمەوێ ئەگەر ڕێگەم پێبی تەصنیفی مامۆسایانی هەرێمی کوردستانی بۆ بکەم سێ جۆر مامۆسامان هەیە ینی کە لە ڕاستیدا ئێمە ئیژەکەین لە مۆسەتەیە خەڵکێک هەیە مامۆسا هەیە لەگەڵ داواکانی خۆیەتی ئەزانێت چۆن دیفاع لە نان و قوت و بژێوی خۆی کات قوت و بژێوی خۆی خاتە پێش حیزبەوە پێش حکومەتەوە هەمیشە لە سنگەری داواکاریەکانیان لە پێناو مافەستە سادە و سەرەتایەکان ئەمە چینێکیان چینێکی ترانەیە گوێڕیاڵی حیزبە بڕۆ بە دەوام ئەڕوا بە دەوام مەچۆ بە دەوام ناچێ بۆ دەوام خۆشبەختانە ئەم چینی دووەمە ئێستا تێگەیشتووە شتێک هەیە لە داوای حیزب گەورەترە لە داوای حیزب گەورەترە بژێوی خۆیەتی چینێکی ترمانەیە کە ئەمە بەعز دەوام کە کورد حکومکە عفو جوولەکە حکومکە ئەمە چه دەوامی خۆیەکە کەواتە ئەرچی چینی یەکەم و دووەمە چۆن چینی سێم تێبگەێنن کە ئەمە شتێک هەیە لەسەر ژیان و بژێوی منە کەواتە ئێستا داواکاری من لە مامۆسایان ئەوەیە ئەبێ ئێمە بەداخەوە میلەتێکی زوشتمان بیرەچێتەوە چەندین هزار مامۆسان سفری ئەم جەژنەی خاڵی دەڵێ زوشتمان لەبیر دەچێتەوە بۆ قسەکە بە شێوەی شتر نەکەین بۆ نەڵێن زوو بە تەوجیهی ئەو لایەنانەی کە لە پشتانن ئەوە بەشێکێتی وەکو لە خاڵی دووەمە ئاماژەم پێ قسەکەی جەناب زۆر تەواو تێیدیەکەم بەڵام بەشێکشی پەیوەندی بەوە یعنی ناکرێ من سبەینێ ئەگەر قەرار بێ موچەی مانگی حەوت هات بڕۆمەوە بۆ دەوام داواکارەکەی ئێمە زۆر لەوە گەورەترە ئەنجا من ئەم جارە ڕووناکەمە بەس مامۆسایان کاک شۆڕش داوا لە کەسوکاری خوێنکارانەکەم داوا لە خوێنکارانی خۆشەویستەکەم کە جگەرگۆشەی ئێمەن هەچ کاتی بینیان ئێمە بڕیارمان نابینە سەر جادە مامۆسا بڕژێتە سەر جادا بێن ئاوە لە پشتمانەوە بن زۆر باشە ئەگەر لەگەڵمان نابن داواکارەکانمان زوویەتە ینی جورئەتەکەی مامۆستا خەڵک لەوەدایە ئەم جارە حکومەت بمان باتەوە بۆ دەوام و بەڵام داواکەمان جێبەجێ نەکرابێت
هەتا ماوین یەک داواکاریمان جێبەجێ نابێت بۆیە مامۆسایانی بەڕێز ئەگەر ئەتانەوێت داواکەتان سەر بگرێ زۆر عیبە بۆ مامۆساکە ئێمە کاتێک گەڵین وەرنە سەر جادە فڵان شەقام 200 مامۆسای لێیە هەمومان معاناتمان یەکێکە تکاتان لە یەکەم هەمووتان بە یەکدەنگ وەرن باوەڕکە لە هەفتەیەکە ئەم حکوومەتە ئەهێنینە سەر چۆک زۆر دڵنیان بەڵام کاتێک حکوومەت من بە بێهێزیە بینێت گاڵتەی بە داواکارەکانم لەگەڵ زۆر باشە زۆر چاکە مامۆستا عەبدولخالق لە جیاتی ئەوەی تەپڵی جەنگ لە دژی پرۆسەی خوێندن و دیراسە لە هەرێمی کوردستان و هەروەها ئایندەی ینی منداڵە چاوگەشەکانمان ینی لێ بدەن لە جیاتی ئەوە بەڕاست ینی تەحملی مەسئولیەتی نیشتیمانی بکەن تاوەکو هەمومان ئەم دۆخە تێدەپەڕێنین ئەمە باشتر نییە من قناعەتم هەیە کاک شۆڕش مامۆستایەک کەوانەی گەڵێتەوە لە پۆلێکە زۆر دڵنیا بە بەقەدەر هەموو بەرپرسەکان هەستی نیشتیمانی هەیە ئەوە بەرپرسەکانن ئەوە دەسەڵاتە لە وڵاتەیە هەستی نیشتیمانی نەهێشتووە ڕوحێتی قەومی نەهێشتووە وای لە مامۆسایە کردووە وای لە فەرمانبەرێک کردووە وای لە هەموو چین و توێژەکانی ئەم وڵاتە کردو کە بەڕاستی حیزڵێکی بەم نیشتیمانی خۆی خۆش نەمێنێ ئەگەر ئامادە بێت سەر هەڵبگرێت چەندی مامۆستامان هەیە فۆرمی پڕکردێتەوە بۆ مانگی 10 و 11 و 12 بۆ وڵاتی کەنەدا و بۆ وڵاتی شوێ دوێنێ پێرێ لەو منتیقەی کە ئەڵێن ناڕزاییتیانێ کە زۆر لە مامۆستانی ئێرە ناڕازیترن بۆیە من بە تەوجیهی ژەڵم داوا لە مامۆستایانی عزیز و خۆشەویستی هەولێر دووهۆگەکەم کە بە تەکید زۆر زیاتر لە ئێمە معاناتیان هەیە زۆر لە ئێمە زیاتر هەستی نیشتیمانیان هەیە ئەوانش بێنە سەرخەت بۆ ئەوەی چیتر داکۆکی لە دەسەڵاتێک لە واقعێک نەکەن کە دروست کراوە لە هەرێمی کوردستاندا ئەوەی جەناب دەفەرمی کاک شۆڕش بە تەکید ئەم دەسەڵاتی هیچ هەستێکی نیشتیمانی لە وڵاتین ئەم نەهێشتووە بەڕاستی يعني ككاتك مؤسسين وتا بجدارين بلان ببجدارين من ككاتك من آخر شوم تشم درس بلمو ما مصايك آمدنا بباري نقلي ججناني بينا بكبيدا بجنابت شوم تشي روجي 4 ساعة على قطاب خانة كدرس بلتوا يكيك لبايا كان ويك ما مصايا أو بياني ك بيويس أبو بروسي برورد سركوتوبي ما مصايا أما مصايا أبي لروي درونية ولا روي مادية واي بيبجيني ووادرسي بكي كبتوا أنا درسي خوي بمزبوطي بلتوا حج مشاكل كنا مني بلام لروي درونية ولا روي نفسي كيا وبداخل أم صلاة كشتويتي ولا الرمادية كشيوة أو ربع موسياتي كبداخل وبشي نقلاني ججناني ناكا براستي بويا بالتأكيد بربرسيارتين اجتماعي لسرشاني هم معنا بويا ما مصتا ككاتيك بايكوتيكا كما الدنيا يود الصلاة أكينو أمصال زور باشتر أتشينا سرجادة وأمصال زور باشتر لما فكاني خومان بيدق نابين وتجمعك زور ببهستر دبي ودام ليش ما مستعان وبتها بس كرتاريتي شتي ما مستعان كبس جدي شي تشاوري أو بيامنا كان كلاي لو دانشني لقال بارزانية كوبنتوا وكان روجي كما هو براستي يعني بيام خو ناوي دراسي ناوي شوار كلمة أجر وعدك كفرم وعد بو شينا الرشور وتبا بلا صاع ونبوز يا كم أجر قناعات ما قناعتش ما نكر طاو حق ما داوي ما في خومانا كين براستي لا كتريشوا داوا كمان يوتشون لي بشجيريا كمان بقويكا حموي بيشتي ما مستعانه بما مستعاني ناراضيه وبما مستعايك وكهيج بنوني خوي نازاني وما مستعانه وكما مصابر هم تصنيف الشكل بتواني بيكوا شلون اللي ما فكاني خو ما مدز بيني بوي هستي اجتماعي ككاتك مناسي لنا وندكاني خلندن بالي هستي اجتماعي ببربرسكان الله ينوا كاتك ايوا قوتو موچو جلفاني ما مصاتان بطال كردوا كاتك قوتو موچي حولاتيان امرمتان دزيوا او مفيرتانا كاين مؤسسات وبروبردني مؤسسات لمولاتها بوشي وينابي هستي اجتماعي بمشي وينابي هيز بنيري بو كركوك لكركوك كاك دويني بيري برادرك اندامي سكرتاتي شتي اجتماعي كردستان كاك شالاوي علي عسكري كاك البرادر 100 مليون دولار او خلق هم يزاني يلا نشوي هنا يعني كاك 100 مليون دولار امريكا بامريكاتي خويا والله وبالريال ما 100 مليون دولار بدين بعراق كاك 100 مليون دينار الى خشبو دسكوتوا كاك بونا يجيني يا باشا توقلي لي صلاتي ولا دفرمو ولا ام دو 100 مليون دينار الى جيفاني برسكاني خو دربينا خلقي ام لاي بيبجينا بويا براسي كاك شور هستي اجتماعي بيشي ولا ام خلقنا ما او كما ويشا او حسب بمسؤوليتي خو معنا ما معنا اجرنا ام شر داعش وكوملك فاكتوري تريك لكردستان ده براستي يا ما امان نامان اسايشين توي اجرنا ام باريس خلو يستكان معنا وندق قرسربو او بيامي كما مصاب اسكر ما مصابرم كلا كوتاي دواموا يا مدس ما دوام كردوا بهمو مانوا او بروستقد استر بقري بلام مجدبه شلون بريس ما مصطيان حمويان هاواريان كرد بلا اما بايكوت دكين اما امي او بيامش با وزيري برورده بولم شلون برياري دا دروجي خوي بايكوت كرد لحظي مانغو بيستحوتي مانغ بايكوتي كرد اما لا بيستحوتي مانغ بيامي جايين بدا صلاه كتشيتر فير نبي قالت بالشعوري هاولاتياني هرمي كردستان كتشيتر فير نبي هاولاتياني ام هرما ككاتك امان
چۆنڵێ هەستی نیشتمانیان لایە ئەو بەبێ هەستی نیشتمانی مامەڕێ لەگەڵ هەوڵاتیانی خۆیاگە ئێمە فێریان کەین بزانین هەستی نیشتمانی چۆن ئەگوزارێ و چۆن مامەڕێ لەگەڵاکرێ و ئەو ئەمنیە قەومیە کە ئێستا هەمانە بەداخەوە کە ئەمان خواخواانە ئیساش لە گوند و لە ناحێو لە قزەکانە داعش بمێنێ بۆی موچە و پارە و جیرفانی خۆیانی پێپڕکەن بەڵام دوای ئەوە هیچ احتیمالاتێکان دانەناوە ئەم دەوڵەتە ئەم وڵاتە چی لێ دەبۆی کە هەستی نیشتمانی لای ئەم پارێز زۆر کاگە ئایدن بەڕێزت وەکو پەرلەمانتار و ئەندام لە لیژنەیە کە معنیە بە پەروەردە و بە خوێندن لە میانی بە دوواداچوونەکانتان ئەوەتان لە جیهازی معنی و لە حکومت بینیوە کە ئەم ساڵ کۆمەڵی ئیجراعات و ڕێوشوێنی پێویست بۆ پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بگرێتە بەر تاوەکو ئەزبوونی ساڵی پاری پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان دووبارە نەبێتەوە؟ بەڵێ من ئەوە دەمەوە تاکید بکەمەوە منیش کە ئەوبرا بەڕێزانە باسییان لەوە کرد کە فشاری مامۆستایان کە وەفشاری یەکەتی مامۆستایانی کوردستان کە لە جێخۆیتی و کە ئەمە شتێکی تەبیعی و سروشتیە کە ئێمەش پشتیوانیان لێ دەکەین کە بۆ داواکاری مامۆستایانە بەڵام کە ئەمە نەبێتە داخستن و وایە ببێتە کاریگەری سەلبی دروست بکاتن لەسەر پرۆسەی خوێندن و وەیە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا لە عینی کات شتێمە و دەمەوەش تاکید کەمەوە کە دیارە کە پەروەردەش وایە پرۆسەی خوێندنیش دەوێت بە سیاستکردن ئەکرێتن کە ئەمەش زەرەری زۆری دەبێت بۆ پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان کە منوە تێبینیە کەم کە دیارە کە لە هەولێر نەوەچترە کە لە سلێمانی و لە منطقەشتر نەوەچترە لەبەرەوەی دەبێت ئەم بەڕێزانە بە تایبەتی یەکەتی مامۆستایانی کوردستان و مامۆستایەکانی هەرێمی کوردستان هەموو دەبێت بە یەک دەنگ و یەک دەنگ و بە یەک ڕنگ و یەکرزیان هەبێت و کە نهێنرێت کە ئەم پەروەردەیە کە یا بابەتی موچەی مامۆستایان نەکرێت بە سیاسیکردن لە نێوان لایەنە سیاسەکاندا کە ئەمە گرنگ بوو دەمیش لێرە تاکیدی بکەمەوە عینی کە هەروەها ئێمە کە وەکو ئەندامی پەرلەمان و وەکو لژنەی پەروەردە خوێندی باڵاش کە ئێمە ئەو کۆبنەوەانە کە کراوە پێشتر کە لەگەر بەڕێز وەزیری پەروەردە و یا لەگەر لێپسراوانی وەزارەتی پەروەردە و یا لەگەر لێپسراوانی حکوومەتی هەرێمی کوردستان دەربارەی گرفتەکانی مامۆستایان ئێمە فشارمان دروست کردبوو کە ئەمە دەبێت بە زووترین کات چارەسەر بکرێت کە ئەمە مەسلەیەکی گرنگە و کە مامۆستا وتمان کە مامۆستا شەریحەتی گرنگە و پیشەیەکی پیرۆزە و دەبێت ڕێزی لێ بگرێتن کە ئێستا کە ئەم برادرانە بە ڕێزانش باسی کە مەدیارە ئەم بارودۆخە ئێستای هەرێمی کوردستان ڕاستەوخۆ زیاتر کاریگەری خراپی لەسەر بژۆی مامۆستایان دروست کردووە ئێمە وەکو ئەندام پەرلەمانیش وەکو ئەندام پەرلەمانی کوردستان و وەکو لژنەی پەروەردەش ئێمەش پشتوانی و کە دەعمی داواکارەکانی مامۆستایانین و فشاری خۆمان زیاتر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر وەزارەتی پەروەردەش دروست دەکەین. کاگ ئایدن بەڕێزت قسەت لەسەر ئەوە کرد کە مامۆستایان نەبنە هۆی ئەوەی کە مکتەبەکان دابخرێن و هەروەها پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان پەشی بکرێت. مامۆستا ئەمەی بەدەستەوەیە و لە غیابی ئەوەی کە پەرلەمان خۆ دەزانانی ئێستا پەچی خراوە و ناتوانێت مراقبە و محاسبەی حکوومەت بکە لە حاڵێکی وەهادا مامۆستایان خۆیان حەقی خۆیان نییە محاسبەی حکوومەت بکەن بەو شێواز و بەو ڕۆیەیە کە خۆیان ینی پێیان گونجاو و مناسیبە 100% مافی خۆیانە و حەق خۆیانە و کە مامۆستایەکان ئەو بەڕێزانە یەکێتی مامۆستایانی کوردستان و مامۆستایەکانیش کە مافێکی سروشتی خۆیە بەڵام من وتم کە ئەم بابەتە نەکرێت بە سیاسەکردن چکە لە لایەنی سیاسی کە پێشتریش لە زۆر بابەتەکان کە بابەتی پەروەردە هەبووە یان بابەتی زانکۆکان هەبووە کراوە کە سیاسیکردن لەوەش کە دیارە کە ئەوبرایان بەڕێزانش باسییان کرد کە لە داواکاریەکانیش داوای کرد کە لە شاری هەولێر و دهۆکش کە وتی معانات و گرفتیان هەیە کە ئەوانیش داوای مووقفی لەوانە کرد لۆیە من لێرە تاکید ئەەکەمەوە
هەموو مامۆستایانەی هەرێمی کوردستان بە یەک دەنگ و کە دیفاع لە مافەکانی خۆیان بکەن کە ئەوە مافەکی زۆر تابیعە ئێمەش وەکو پەرلەمان فشاری زیاتر دروست بکرێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئێوەش ئەزانن کە ئێستا پەرلەمان لە کار خەوتووە لە کار خستووە کە ئیش ناکە و کە ئەمەش کە ئەگەڕێتەوە بۆ ئەو سراعی کە لێنەوان لایەنە سیاسەکان هەیە کە وەساڵێکە پەرلەمان دانیشتنی نەکردووە و کە سەرۆکایەتی پەرلەمان کۆبنەوە نەکراوە کە بەداخەوە کە ئێستا ئێمە سەرۆکایەتی پەرلەمان دوو سەرۆکایەتی پەرلەمانمان هەیە یەک لە هەولێرە یەک لە سولەیمانەیە کە ئەمەش کاریگەری خراپی دروست کرد لەسەر بارودۆخی پەرلەمان و لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان. من وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان وەکو هاوڵاتێکی هەولێر و وەکو ئەندام پەرلەمانێک منیش پشتیوانی و دیفاع لە مافەکانی مامۆستایانەکەم لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس دەکەم. حەز ناکەن کاک ئایدن دوو حاڵەتی تەشخیص کرد کە فعلا کێشەی بۆ مامۆستایان دروست کردووە. یەکەمیان ئەوەی کە خۆ دەزانی لە هەولێر لانیکم لە ئێمە لە پاردا بنیمان چی گوزەرا و لە سلەیمانی چی گوزەرا وەکو هەڵوێستی مامۆستامان قسەی لەسەر دەکەم. دوای ئەوە ئاماژەی کرد بە حاڵەتێکی دیکە ئەوەی کە ئەم مەسلەیە ئەم ناڕەزایەتی و کێشەی کە مامۆستا هەیەتی بە سیاسی نەکرێ. حەز ناکەی ئەم دوو کێشەیە فعلا کێشەی بۆ مامۆستایان بۆ خواستی مامۆستایان دروست کردووە. ئەمە تەشخیصێکی زۆر جوان نەبوو کە کاک ئایدن کردی. نەوەڵام من هەر بەرنامەکەی تۆ ناوی دیوی دووە من دیوەکەی تریە بینم لە ڕاستیە. ڕێز و حورمەتم هەیە بۆ کاک ئایدن بەڵام بەڕاستی ئەم مۆسعا یاخود ئەم ژیان و گوزەرانی مامۆستا بە سیاستمان نەکردووە ینی بە سیاسیمان نەکردووە. یعنی منە پرسم لە کاک ئایدن ئەبێ حیزبەکەی من چی ئیسفادەیە لەوە بکە مەکتەبدا بخرێت ینی خۆ بێ پرسیارەکە بە واقعی بێت. ئەمە چه حیزبێکە لە کوردستانە مەرامێکی سیاسی ئەپێچێت بەهۆی داخستنی قوتابخانەوە. یعنی ئەگەر یەکێک ئەلفوبێی سیاست بزانێ و ئەلفوبێی کاری شار دروستکردن لەسەر حکوومەت حکوومەت ئێستا بێ منەتە ئێستا من کاک ئایدن باشە زانێ ئەگەر قەزیەکە قەزێکی سیاسی نەبوو بۆ دوجار مامۆستایان لە ساڵی ڕابردوو بە تەوجیهی سیاسی هێزە سیاسیەکان گەڕانەوە بۆ نانا بێگومان خۆ مناڵم سیاسەکە ناڵم دەوری نییە بەڵام منێک ئێستا لێرەوە هاوارەکەم مەڵم مامۆستایان ئەگەر داواکارەکەمان جێبەجێ نەکرا نەهاتە دی بە سیستەمی پاشەکەوتی موچانەچنەوە ناگەڕینەوە بە هۆڵەکانی خوێندن ئەمە سیاسەتی لە پشتەوە نییە ئەمە قوتی خۆمە. بەڵام کە من یەم حیزبەکەم ڕێگریم لێەکە یاڵێ بڕۆ یامەڕۆ ئەمان سیاسی ساڵی پاریەشەتی مامۆستایان لە نێوان دوو هەڵوێزدا مامۆستایانی دابش بوو زەمان چێکە ئەم ساڵ ئەم گرفتە دووبارە نەبێت. جا من بۆی قسەکانم تاواکەم من بۆ تاوکردنی قسەکەی کاک ئایدنی بەڕێز دەسەڵاتێک منەتی نەبێ پەرلەمان پەک بخا چ منەتێکی بە خوێندن هەیە. ینی کاک ئایدن حەقە و پرسیارە لە خۆیکە دەسەڵات پەرلەمانی پەک خستووە موسسەیەکە کە چاوی هەموو وڵاتانی چواردەوری لە ئیقلیمی لەسەرا و نێودەوڵەتی لەسەرا ئەو منەتی نییە پەرلەمانی پەکخستووە. ئایا منەتی چیە دەرگای قوتابخانەیە دابخریا دانەخرێت بۆیە ئەمە بابەتێکە من لە ڕاستیدا ئەگەڕێمەوە بۆ ئەو بابەتی کە جەنابێ باس کرد. ئێمە ساڵی پار بووین بە دوو بەشەوە ترسی من و مامۆستا عەبدولخالق و هاوڕێکەشم لە هەولێر و لە بادینان ئەوەیە نەبینەوە بە دوو بەشەوە. خۆ ئەگەر ببینەوە بە دوو بەشەوە قسەکە لەسەر ئەمەیە. من یەک لە مامۆسام لە سلێمانی جەنابێ مامۆسای لە ڕانیە کاتێک مامۆسای هەولێر قبوڵێتی زەلیلی قبوڵەکات ئەهموو معاناتی هەیە وەکو من ئەڕواتەوە بۆ دەوام تەوەقع ناکەی واقع لە هەولێر هەیە من باسی ئەو فەزا سیاسیەشەکەم بڵێ ئەو واقع گەر لە سلێمانی شەوە ڕەنگە ئەوی کە بەڕێزت ناوی دەنەی بە زەلیلی تۆش قبوڵت کرد بۆی قسەکە جوان ڕاستکەمانێ من بە مامۆسای هەولێر ناڵم زەلیل ئەڵێم کاتێک من لە سلێمانی باوای دانین مامۆسای هەولێرمانی گرتووە کاتێک من قبوڵمە ئەچمەوە بۆ دەوام واتە من زەلیلیم قبوڵ کرد من مافەکەم پێشێل کرا خۆ کاکە جان معاناتی مامۆسایەکی دووەک لەگەڵ منە جیاوازی نییە وانە بۆیە ینی قسەکە لەسەر ئەوەیە ئێمە تۆ لە مامۆسای لە ڕانیە فشارە خەیتە سەر ئەو دەسەڵاتی ئەوێ من لە سلێمانیە فشارە خەمە سەر دەسەڵاتەکەی سلێمانی جا من چاوەڕێەوە ناکەم هەولێرم لەگەڵەیە لەگەڵمە من تەمەنا ئەەکەم هەمومان پێکەوە بین قسەکەی کاگاین زۆر ڕاستە من تەمەنای ڕۆژێکی واکەم لە بادینانەوە بۆ خانەقین بۆ گەرمیان بۆ سلێمانی هەمومان بایکۆتکەین ئەگەر بچینەوە بە هۆڵەکانی خۆن هەر پێکەوە بڕیار بین بەڵام ئەم بڕیارە بۆ نادرێ ئەوە وەڵامەکەی لای کاگاین زۆر وازەحە ئەو هیوادارم ئەو ڕۆژە نەبینی گلەیەکی تری من وەکو مامۆسایەکە لە مامۆستا ئەم جاران لە چوار حیزبەکەی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان ینی بەڕاستی من پێ خەمە سەر ئەو برینە چوار حیزب هەیە لە دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان ئەم چوار حیزبە بای ئەو نەجورئەتیان نەبوو سوود لە ناڕەزایەتی مامۆسا وەرگن ئەوە وەڵامێکە بۆ کاگایدن کە ئەمە بە سیاسی نەکراوە ئەگەر بە سیاسی بکراوە ئەگەر ئەم حیزبانە تحملی ئەو وەزعیان بکردایە ئەوە بات ناتە ژێر ئەو بارە و ڕابەراتی
ئەم ناڕەزایەتی مامۆساییان کردیا بەڵام نەیان کرد زۆرم پێسەیرە هێزی سیاسی هەیە لەم چوار هێزە تێگەی بەیاننامە دەرەکات ئەڵە تاوتوی ئەوواکەی لە حکومت بینە دەرەوە تاوتوی چیەکەی میلەت مر لە برسا وەرە دەرەوە یەک ئیمزایە یعنی یاریکردن بەکات لە مەسلحەتی من جەنابێ کاک ئایدن کە عەبدولخالقیش نییە ینی زۆرم پێسەیرە ینی بە حیزبەکەی خۆشمەوە چاوەڕێیەکە چوار وەزیری بگەڕێتەوە کاکەجان هەل ئیستیقالە بە تۆ شەڕی تۆ لەسەر بە پەرلەمان بێ لەسەر سەرۆکایەتی پەرلەمان بێ ئەم دەستگا شەرعیە بێ چوار پۆست گرنگ نییە بۆ حیزبەکەی من و بۆ حیزبەکەی تۆ ئەوە کەواتە ئەم چوار هێزە سیاسیەش لە ئاز مەسوولەتێکی تاریخیان ئەم چوار هێزە سیاسیە ئەگەر داواکانی مامۆستا جێبەجێ نەکرا ئەگەر مامۆستا هاتە سەر جادە و ئەمان نەیانتوانی ڕابەرایەتی بکەن نەیانتوانی پشتگیری بکەن خەڵک ئەم چوار هێزە سیاسیش جێ هەڵت ئەمە قسەیەکە تەنیا قسەی بەرهەم مستەفانی وەکو خۆم ئەمە خەڵکێکی زۆر گلەیمان لێەکە ینی ناکرێت تۆ مامۆساکە دەبینی برسیە دوکانارەکە دەبینی ئیشی نییە سایق تەکسیە قوڕی کراوە بەسەرانی ئەم معاناتە من ناکەم بە قوربانی سەرۆکی حکوومەت و هێزێکی سیاسی ئەبێ ئەم چوار هێزە جەری بن بای ئەو نەکاکەژیان من قەد و قسەی بیر ناچێتەوە کاک شۆڕش لە کاتی حملەی هەڵبژاردنەکان نبوو سەرۆکی حکوومەت ئەیوە دێمە باسی کەپکۆیە کرد هەمومان پشکمانە بێت لە نەوتی کوردستان کاکە پشکم ناوێت بەس مەعاشەکەم بەرێ ئەمە قسەکەیە کاکە ژیان بۆیە با خۆڵ نەکەینە چاوی خەڵکی ئەمە بە سیاسی نەکراوە سیستەمی پاشەکەوتی موچە پیایی نەچنەوە ناگەڕێنەوە بۆڵەکانی خوێن زۆر باشە بەڵام دەگوترێت کۆمەڵە بەوادر هەیە لەلایەن حکوومەت و جیهازی تەنفیزیەوە ینی دەردەچێت ئەومان پێ دەڵێن کە ئەم ساڵ پرۆسەی خوێندن وەکو ساڵی ڕابردوو نابێت و ئەوەی لە ساڵی ڕابردوو بۆ مامۆستا چووە سەر ئەم ساڵ ئاواهیان بۆ ناچێتە سەر ئێمە لەم ڕۆژانەدا وەزیری پەروەردەمان بینی قسەی لەسەر ئەوە کرد کە هات بۆ سلەیمانی کە کەس ناتوانێت دەرگای قوتابخانەکان داخە ئەوە یەک دوو قسەی ئەوەش هەیە کە ئەوانەی ناسنەوە ئیلتیزام ناکەن بە دەوامی خۆیان لە فەرمانگەکانیان ئیتر نازانم بۆ شوێنێکە بەڵام ئەمە ئەم قسەیە هەیە فەسڵ دەکرێن یان ئیجرعاتیان لەگەڵدا دەکرێت کەواتە ناترسن پام بۆ وەزیری پەروەردە ئەوەیە عیبەیە شوورەیە کە کاتێک 27 مانگ زەنگی قوتابخانەکان لێ بدرێ مامۆستا ژیرفانی خاڵی بێ نەتوانێت لە سایە یەک باڵوێست و بە قووەتی خۆی بتوانێت دیفاعێک لە مامۆستا بکە ئێمە وەزارەتمان بۆ دیفاع بێ مەحامیە بۆی کە پاڵپشتی پرۆسی پەروەردە بێ بۆی دیفاع بێ لە پرۆ نەک ئەگەر ئەویش ئامادەیە بەرەیەکە دژی مامۆستا بیکاتەوە بۆ زۆر دڵنیا بێ و لەم شاشۆ پێڵم بۆی ناچێتە سەر بەڕاستی چکە ساڵی پار بڕیار بوو مامۆستا فەسڵ بکرێت ساڵی پار بڕیار بوو مامۆستا غیاب بدرێت بەڵام مامۆستا لەسەر حەقی خۆی داوای موچەی خۆی داوای قوت و پارەی فەوتاوی خۆی ناچێتەوە داوام بەڕاستی کاک شۆڕ من یعنی پرسیارەکەی جەنابت ئەوە بوو بۆیە من جارێتر دڵنیانەکەم و ئەم ساڵ زۆر باشترمان بۆ چێتە سەر چکە پار حاڵەتێک بوو بەڕاستی ئەوە بوو کە منهەج خوێنرا بوو و لەو مانگی 34 جۆرێک لە ئیشکالێتێک دروست ببوو و ئەوە بوو تاوکەری ساڵی پێشوو وتمان بۆی قۆناغی خوێندن بچێتە سەر ئەو یەک دوو مانگەوە کاتی امتحانات بای کۆتەکە شکێنرا و بەڕاستی مامۆستایان و لەوانەیە بڵێم زۆر بەجید نیە شتێتی مامۆستایان نە مامۆستایانی ناڕازی نە فڵان نە فیسار هیچ کەسێک یعنی ئاگاداری ئەو مۆزوعانێ مامۆستا خۆی داوای مهینی خۆیەکە ینی بڕوا کە تۆ پێی بڵێ بچۆم نەچوو ئەمساڵ ناچێ من بەش بە حاڵی خۆم بڵاویشم کردێتەوە حەزەکەم یەکەم کەس بم غیاب بدرێم و حەزەکەم یەکەم کەس من فەسڵ ئەکرێم چونکە 27 مانگ من داوام ناکەم زۆر دڵنیا بێ وەزیر من وەکو عەبدولخالق داوام ناکەم کە یەکێکم لە فەرمانبەرەکانی بەڕێزی ئەگەر کاتێک من بە حکمی ئەوەی کە پێشکەشکاری بەرنامەکەم ڕەنگە دوای بەرنامەکان قسەکە لەوەیە کاک شۆڕش باسی ئەوە نییە بمبورە معزەرەتم هەیە هەم لە خزمەت جەنابتان هەم لە خزمەت مامۆستایان و بینەرانی بەڕێزیش نەموجاملەیە نەموزایەدەیە کاکە باسی قوتە قوت باسی هاوڵاتیە باسی ئەوەیە کە ئەم وڵاتە ئەوەی کاک ئایدن باسیەکە کاکە باسی شەڕ و نازانم قەیرانی دارایی من بە هیچ شێوەی قەناعەتم بە قەیرانی دارایی لە وڵاتیانە قەیرانێکی دروستکراوە لە پێناو خزمەتکردنی حیزبە بەڕاستی قەیرانێکی کاکە وەڵا پێ دڵم سوێنە بۆ خۆم حەزان کە شەڕی داعش کۆتایی پێ بێت لەبەر ئەوەی ئەو پارە و 400 میلیۆن دلار و 100 میلیۆن دلاری نەبڕێ یعنی ئەمە موشکیلەکە لە هێزە سیاسیەکانتان ناکەن تاوە گرفتەکە ئەوە مۆزوع سیاسیەکانیان لەگەڵ پارتی چارەسەرکەن من حەز ناکەن لەم ڕێوە بەشێکی شێشەکانی مامۆستایان و فەرمانبەرانی سیاسیەکان ئامادە نەبوون بێنە پێشەوە مامۆستا خۆی بڕیاری خۆی من تاکید بەوەی کاک بەرهەمیش باسی کرد ئەوەی پرسیارەکەی جەناب باسی کرد منیش لێرەوە هەم پەیامم کێمەیانە بڵم کادرێکی حیزبین بەڕاستی نایشارینەوە پەیامم
پامم بۆ لایەنەکەی خۆم کاک بەرهەم و هەمومان بەڕاستی ئەوە بێ کە بتوان لە مۆزع ئاڵۆزەی کوردستانە کە پشکی سەرەکی بۆ نەهامەتەکان لە وڵاتەیە لایەنە سیاسیەکان دروستیان کردەوە ئەوش بە پێی پێوەری خۆیان بە تایبەت ئەوانەی کە دەسەڵاتن ئەو دیو دێگەڵ و ئەم دیو دێگەڵە زۆنی زەرد و سەوس باشە ئەگە باسی ئەمە مۆزوعەکەی ئەگەر ئەوان بیانەوێت پرۆسەکە چارەسەرکەن و پرۆسی سیاسی لە کوردستان کۆتایی پێبێنێ ئەوە زۆر تأكيد بە لایەنی دارایش و ئەم ئیشکالاتانی کە لە هەرێمی کوردستان و پاشەکەوت ئەمانە جۆرێک لە جۆرەکان چارەسەر دەکرێت بۆ ئێستا ئەوەی کە ئێمە ئیزانی پارتی دیموکراتی کوردستان کە هەموو جونگە ڕئیسیەکانی ئەم وڵاتە لە وەزیر و تا ئەگاتە نازانم بەرپرسی مؤسسە و فڵان و باڵێز و چی لە ژێدەستی خۆیەتی قسەکە لەوەیە کاک شۆڕش بۆچی بەکارێنی بۆ مزایداتی سیاسی بەکارێنێ بۆ مواقفی سیاسی بۆ زەختی سیاسی بەکارێنێ بەڕاستی معقول نییە کاکە تۆ 2 مانگ داوام بکەی يعني لایەکی کوردستانت فلیج بوو یعنی چۆن دەڵێ بایکۆت کرا ئەگەر تۆ بە قوتابی ئەو خەڵکانەتەوە بەزەید بە ڕۆڵی ئەو خەڵکانەتەوە وەیتە سلێمانی وەکو کادرێکی حیزبی نەگۆکو کادرێکی پەروەردەی پامی ئەوەی کە نەخێر بایکۆت ناکرێ و ئەشکرێ دڵنیابە یعنی ئەمە بە جۆرێکە لە جۆرەکان کە مزایدە بەسەر ئەو خەڵکاوەکەن بەڵێ ئێمە ئەڵێن ئەبێ لایەنە سیاسەکان چی بکەن و بەتایبەت ئەو لایەنانی کە لە دەرەوەی ئەو دەسەڵاتن من کاک بەرم کردی بە چوار بەڕاستی من یەکەم بەستیان يعني یەشێتی نیشتیمانی کوردستان پشکی سەرەکی بەرەکەوێ مەعزەرەتم هەیە پشکی سەرەکی لە مواقع بەرەکەوێ کاکە شەڕی کەرکووک پەیامەکان و باڵی فڵان و فیسار و ناوەندی بڕیار ئەوەی دەرخز یعنی کاکە شەڕی پارەیە یعنی کاکە ئەمە ئەساتە بۆ لە کۆڵە میلەتە ناکەنەوە تاکەی ئەوە شەڕی جیرفانی خەڵکتان نەبێ بۆ شەڕی جیرفانی خۆتان نەکەن یعنی کاکە 25 ساڵ چیمان پێفرۆشنەوە شۆڕشمان پێفرۆشنەوە شاخمان پێفرۆشنەوە فەرمێ یعنی ناکرێت تۆ 6 ساڵ لە دەرەوە بووبی لەگەڵ ڕێزم بۆ خەباتی هەموو 25 ساڵ خۆی 25 ساڵ وڵات تاڵان یعنی ئەگەر تۆ ئەڵێ من شۆڕشم کردووە سەر و سەر چاو حرمەتمانەیە ئەو ماڵە بێنازانی کە شەوان سەعات 12 پێشمەرگە ئەچوونەوە کە ڕوح و چاوی ئێمە پێشمەرگەیە کە بەداخەوە ماهیەتی پێشمەرگەشیان ناشرین کرد ئەم دەسەڵات و ئەم حکومداریە یعنی کاکەوای لێ کرد ئێستا نە ئاور لە لادێ هەیە نە ئاور لەنەوەی ئەو خەڵکە هەیە کە تا دوێنێ لە ژیرفان و لە دەمی خۆی گرتەوە ئەیدا بۆ بەرپرسانەکە ئێستا جاکسەکەم لەوەیە یەک کەلیمەتر ماوە ئەوەی کاگایدن باسی کرد کاکە گەباسی پرۆسی حیزبیە بەداخەوە لە برادرانی یەکێتی و پارتی حیزبی دەسەڵات هەچی مؤسسەی ئەم وڵاتەی بە حیزبیان کردووە کاک بەرهەم ئادەی یعنی نەفەرێکم بەرێ لەم سلێمانیە لە دووەکە مشتریفێکنێ لە 1200 ئەوەندە من وەکو کادرێکی یەکگرتو کە بڵێن وەکو نوێنەر یەکگرتو لە یەکێتی مامۆستایانم بڕواو کە لە 1200 ئەوەندە بەڕێوەبەر و معاون 2 کەسمان هەیە یعنی ئێمە کاکە ئەوان بە حیزبیان کردو یەکێ بە حیزبی کردو فەرموو جەنابتان وەکو لیژنەی پەروەردەی پەرلەمان کە بەداخەوە لە کاتێکە پەرلەمان ئەکتیڤ بوو ئێمە گلەیمانە بوو کە ئێستا پەرلەمانی فلیش کراوە هیچ باوا درێگ نابینین بۆی کە پشتگیریمان بکرێ بەڕاستی زۆر لەوە بپرسێتەوە کە چییە پرۆسی پەروەردەی زۆر باشە کاگە ئایدن بەڕێزت پێی وایە لە ئێستادا جیهاتی معنی لە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانن بەشێشی ئەو خواست و ئەو داواکاریانەی کە مامۆستایان هەیەە بتوانن جێبەجێ بکەن ئەگەر بیانەوێ هەڵبەت من لێرەوە تاکید دەکەمەوە کە ئەم مەسئولیەتە لەسەر ئەستۆی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەگە کە منیش لەگەر ئۆبرا بەڕێزانم کە پێشتریشم وتووە کە من کە وەکو ئەندام پەرلەمانی کوردستان و وەکو هاوڵاتێکی وە ئەبینم کە ئەم مەسئولیەتە لەسەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە و لەسەر ئەستۆی وەزارەتی پەروەردەیە کە ئەزمەی سیاسی شەبێت و ئەزمەی مالی شەبێت و ئەزمەی لایەنە سیاسیەکانی شەبێت دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جددیبی لە بە پێدانی موچە و بە پێدانی پێویستەکانی مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا منەوە ئابینیم کە ئەم مەسەلەیە کە بابەتی دارایی و موچە ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش کە جیهەتی پەیوەندیدار کە بە زۆر بەجددی کە ئیش لەسەوە بکاتن کە نەگاتە ئەو ڕۆژێک کە مامۆستایان و یەکێتی مامۆستایانی کوردستان کە هەڵدەسن بە اعتسام و بایکۆتکردنی کە بۆ پشتیوانیکردنی لە داواکاری و مامۆستایان دەبێت پێش دەستپێکردنی کە قوتابخانە لەم ساڵەدا دەبێت حکوومەتی هەرێم بە تایبەتی وەزارەتی پەروەردە هەڵسی بەدابینکردنی
موچەی مامۆستایان من ئێمە وەکو لوزنە ئێمە فشاری خۆمان دروست ئەەکەین وەکو ئەندامی پەرلەمانی فشاری خۆمان دروست ئەەکەین بەڵام کە ئەوەش دەمەوێت لێرە تاکید کەمەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان وە هەرێمی کوردستان ئێستا کە قەیرانێکی دارایی کە زۆری هەیە کە من باوەڕ ناکەم کە بە شێوەیەکی کە عاجل وە بە شێوەیەکی پەلا وە کە بتوانێت کە لەم کاتەدا هەڵسی بەدابینکردنی هەموو موچەکانی مامۆستایان و یان فەرمانبەران لەبەرەوەی ئێمە هەمومان ئەزانین کە ئێستا هەرێمی کوردستان لە دەرەوەی قەیرانی سیاسی و ئاسکەری و سەربازی و کە قەیرانێکی دارایی زۆریش هەیە کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ پەیوەندیەکانی هەولێر و بەغدا لایەشتر و لایەشتریش کە بە سیاسەتکردنی بابەتەکان لەلایەن ئەم دوو لایەنە سیاسیانە کە ئێستا دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە کە دەبێت ئەم لایەنە سیاسیانە بە تایبەتیش پارتی و یەکەتی دەبێت زۆر بەجددی ئیش بکەن لەسەر ئەم بابەتەدا کە ئەم بابەتە گرنگە کاگایدن من پرسیارشترم لە بەڕێستەیە کاگایدن لە بەڕێستەیە کاگایدن ببوورە کاگایدن ئێستا جگە لە وەزارەتی پەروەردە و کەرتی مامۆستا کە سەر بە وەزارەتی پەروەردەی ئێستا خەریکە قسەی بایکۆتکردن و مانگرتن بپەڕێتەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا تعلیمی عالیش خۆت دەزانی 6 تا 7 زانکۆی ئەم ناوچەیە وەکو یەشەتی مامۆستایان بە هەمان شێوە هەڕەشەی مانگرتن و هەڕەشەی هەڵوێز وەرگرتن دەگەن لە حکوومەت لە هەولێر بە هەمان شێوە زانکۆی سەلاحەدین و زانکۆی تریشەیە بە هەمان شێوە بەڕێزت پێ وایە حکوومەتی هەرێم فعلا دەرشی بە گەورەی ئەو مەترسیە کردبێت کە لەسەر پرۆسەی خوێندن و لەسەر کەرتی خوێندن لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ ئەم ساڵ یعنی ئێمە وابینین کە ئەگەر بەو شێوازە بەو شکلەی کە ئەم سیستەمە بەردەوام بێت ئەمە مەترسی گەورە دروست دەبێت لەسەر سیستەمی پەروەردە و سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستان لەبەرەوەی کە بۆ بەرەو پێشچوونی ویا بۆ تەتویرکردنی ویا بۆ بەردەوامبوونی ئەم سیستەمی پەروەردە و خوێندن و وایە دەبێت پشتیوانێکی مادی پشتیوانێکی گەورەی بۆ ئەم سیستەمە بکرێت بە تایبەتی بۆ مامۆستایان و کە لە زانکۆکان و لە قوتابخانەکان من وا ئابینیم کە ئێمە داواکانین کە متەفایلین گەشببینین بەوەی کە حکوومەتی هەرێم کە پارەی مامۆستایان دابین دەکات کە ئەمە شتێکی زۆر گرنگە و ئەرکەکی واجبە لەسەر هەموو لایەنەکە بەڵام ئەگەر هاتوو بەو شکلای کە برای بەڕێزەشم باسی کرد با برای بەڕازێزم کە ئەمە مەسلەیەکی ماگێک نییە دەبێت هەموو ماگەکان دەبێت ئەو پارەیە دابین کە بۆ مامۆستایان زۆر چاکە کاگە مامۆستا بەرهەم باواز لە موچەی مامۆستا بێنین باواز لە خواست و لە داواکاریەکانی مامۆستا بێنین بەڕاست وەزارەتی پەروەردە لە ڕووی تەقنیەوە بۆ ئەم ساڵی خوێندن خۆی ئامادە کردووە خۆ دەزانی پرۆسی خوێندن لەوە گەڕێ مامۆستا دەچێتەوە یان ناچێتەوە بەڵام کتێب ڕەحلە چوزانم قوتابخانەی تازە مامۆسای تازە گواستنەوەی مامۆستا ئەمانەی کردو ینی بەم ئامادەکاریانەوە هاتوتەوە ینی بۆ سەرەتای تازەی دەستپێکردنی خوێندن ئەگەر لە خۆیان بپرسیڵە هیچ کێشەیەک نییە و هەمووی چۆتە سەرسکەی خۆی بەڵام لە ڕاستیە پەروەردە سێکتەری پەروەردە لە قەیرانەیە کاکە ینی جگە لە خواستی مامۆستا جگە لە خواستی مامۆستا دیارە خواستی لە ڕووی تەقنیشەوە بەڵێ خواستی مامۆستا ئەمڕۆ بۆتە خاڵی یەکەم لەبەری پەیوەندی بە بژێوێنی نە کۆمەڵێ بابەتی تر هەیە پەیوەندی بە میتۆدی قوتابخانە و ئامادەکردنی پەرتووکەوە و چۆنێتی گەیاندنی مامۆستا و کێشەی میلاکات ئەمانە ساڵانە دووبارە ئەبێتەوانێ ئەم ساڵ خراپتریان باشتر دەبێت ئەم ساڵ خراپتر دەبێت بەڵام من ئەگەر ڕەنگە مە دوجارێ بیتەوە لای من بەتاکید دقیقێکم من ئەڵێم هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بە سیستەمی پاشەکەوتی موچە بچێتەوە و 1 سەعات بایکۆت نەکەین و بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن بەڵام هەر مامۆسایەک ئەگەر داواکارەکانمان جێبەجێ نەکرێت بڕواتەوە بۆ دەوام بەشدارە لەو سوکایەتی حکوومەتی هەرێم بە مامۆسایانی دەکات واتە شەرعیە دەیە بەو کارە مافیایی حکوومەت کە بەرامبەر ئێمەیکا و هەر بەرپرسێکی پەروەردەی بە تایبەتی لەم شارە چەنێ وەکو یەکێتی مامۆسایان بڕیارمان ناوە بەشداری زەنگ لێدان ناکەین هەر بەرپرسێکی پەروەردەی بچێت لە هەر مەکتەبێکە زەنگ لێ بدات ڕاستەوخۆ لێدانە لە داواکاری مامۆسایان چونکە پێم وایە زەنگ
کاتێ لێ ئەدرێت کە تۆ کۆی پرۆسەکە ئامادەباشی بۆ کرابێت بۆیە با جوێن مامۆسایان جوێنێنەوەی کە یاری بە عەتفیان بکرێت ئەمە مناڵی پێشمەرگەی ئەمە مناڵی موسڵمانە ئەمە مناڵی چیە ئەم شتانە تێپەڕێنن دەسەڵات فێڵمان لێ دەکات بەوەی یاری لەسەر عەتفمانەکە دەبێ نێڵی یاری بە عەتفماکە من هیوادارم وەکو ڕایەکی شەخسی خۆم پێش مردنم ئەم بەرپرسانەی ئەم خەڵکەیان برسی کردووە لە دادگایە بیان بینم بەس ئەوە مەوێت لە دادگایە بیان بینم بە زەلیلی بیان بینم چونکە ئەو خەڵکیان زەلیل کرد هیوادارم بیان بینم بۆ ئەشیان بینین و من ئێستا لەگەڵ خۆپشاندانم بەڵام ڕۆژێک دێت هەمون و تۆشەمان قەنەعەتمان بەڕاپەڕی نەگەبێ لەمانی کە ئەم وڵاتیان بەم دەردەبردووە زۆر چاکە لە ساڵی ڕابردوو ئەمە دوا پرسیاری دەبێت بێتەوە مامۆستا عەبدولخالق خۆت دەزانی مامۆستایان دابەش بوون لە سلێمانی جۆرێک بوو لە هەولێر و لە دهۆشیش جۆرێکی تر بوو دابەش بوونەکە دابش خۆت بینیت چۆن بوو بەڵام ئێستادا دەبینین ئەوانەی کە لە هەولێر لە دهۆک لە ساڵی پار بە زۆر لە جۆرەکان تەفاعولیان دەکرد لەگەڵ سلێمانی کە لە ساڵی پاردا هەڵبەت قسەشیان هەبوو بە ئاراستەی نەقد و ڕەخنەگرتنی ئەوانەی کە لێرە مانیان گرتە بەڵام ئێستا قسەیان نییە ئێستا ڕەخنەیان نییە ئێستا ئەگەر بەباری ئیجابیش لەگەڵ ئێوە قسەیان نەبێ بەڵام بەباری سلبیش قسەتان لەسەر ناکەن ینی ئەمە دەلالەت و مانای چی لای تۆ دەدات وەڵام من بەتابەت لەم بەرنامانەیە کاک شۆڕش کە جەناب پێشکەشکاری بەرنامەی من بمبورە لە ئەتەکێتی بەرنامەکەی جەناب دەرنەسم بە زوازام جەنابەت ئیتساڵ بە چەندین بەرپرسی پەروەردەیەک و ئامادە نەبووە بێ لەگەڵ ئێمە دابنیشێ چکە بەڕاستی ڕووی ئەوەیان نێ بێن ئێستا بەرامبەر ئەم قەیرانانە بەرامبەر ئەم بێموچێ بەرامبەر ژیرفانخاڵی مامۆستا قسە بکەن بەتاکید وایە ئەمە قسەوە نییە و هەڵوێستیان نەبێت نەخێر ئەمە هەڵوێستیە هەڵوێست ئەوەیە کاتێک بێت تۆ لەگەڵ حەقی مامۆستایبی لەگەڵ مافی مامۆستایبی بەڕاستی بۆیە من پەیام بۆ هەموو مامۆستانی عەزیز بۆ هەموو مامۆستانی بەڕێز بۆ سەرجەم مامۆستان لە کوردستان یەک دەنگ یەک بڕوا ئێمە هەمومان بە یەک شێوە مافمافراوە یەک دەسەڵات زوڵم لە ئێمە ئەکا ئەبێ ئێمە بەیەکەوە بتوانین مافەکەمان دەسەبر بکەن هەر کاتێک تەفرەقەیان تێ بکەوێت بەناوی گروپێکەوە بەناوی یەکێتی مامۆستانەوە بەناوی فڵاو هیچ کەسێک نوێنەراتی مامۆستان ناکە ئەبێ هەمومان بەیەکەوە بە یەک دەنگ بتوانین داواکانمان بگەێنین و مافی ڕەوای مامۆستایان بژێرنەوە و بەڕاستی پەیامێکی جدیم بۆ هەموو توێژەکانی تر مامۆستایان دوای ئەو تەندروستکاران پارێزەران مهندیس هەموو توێژەکانی تر بە یەک دەنگ ئەچەند چاوەڕێی مامۆستان و چاوەڕێی پرۆسی پەروەردەن چونکە ئیفلیسبوونی پرۆسی پەروەردە کە ئەم دەسەڵاتە بێباکە باکی نییە ئەو کات هەموو شتەکانی تر تووشی ئیفلیجی و شەلە لەبێ بۆیە پەیام بۆ هەمویان ئەوەیە لەگەڵ مامۆستا و لەگەڵ زەنگلێدانی بایکۆت و خۆپیشاندان و لەگەڵ زەنگلێدانی داواکردنی مافەکانمان ئەوانش بێنە سەرخەت و پشت بەخوا هەوڵی جدی بۆ شێوەژە بێ لە ئارایە بێ و هەشا بۆی هەمومان بتوانین بەیەکەوە ئەم دەسەڵاتە بلەرزێنین بەوەی کە مافێکەیە خواردوتە گیرفانێکەیە دزیوتە گیرفانێکەیە خاڵیت کردووە ئەمە حەقی تۆ نییە ئەو کادرە حیزبیانەی کە بە دزینی گیرفان و پارە و پولی مامۆستایان و فەرمانبەران بە خێوانەکەی ئێمە چیتر قبوڵی ناکەین بۆیە دە ڕۆژ لەبەر دەمی حکوومەتە ماوە بتوانێت چارەسەری زۆر سپاسی زۆر بەڕێز کاگ ئایدن معروف ئەندامی لیژنەی پەروەردە و هەروەها خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لە پەرلەمانی کوردستان دەکەم کە لە ستۆدیۆی هەولێر لەگەڵم بووی زۆر سپاس دەکەم زۆر بەڕێزم هەروەها زۆر بەڕێز مامۆستا بەرهەم مستەفا ئەندامی سەکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستان هەروەها زۆر بەڕێز مامۆستا عەبدولخالق ماوەتی ئەندامی لە سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان سپاس دۆشەکەم سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز دەستان خۆش